بریا نەمانهێشت بە جەنابی ماکسیمیلیان بڕوات. من زۆر بۆ ئەوان نیگەرانم. نیگەران مەبە، هێشتا درەنگ نەبووە. ئەو وتیە گەر تا ڕۆژاوا بوون نەگەڕامەوەی دینایەمەوە. بەیانی چاوەڕێم بن. ئەگەر ئەویان گرتی بێت چی؟ ئەگەرە وابێ هیچ کارێکمە لێ نایە. تەنیا خوددا دەبێ یارمەتی بدە. خەبەرێ نەبوو؟ نا. دۆستان، پاشەوەی جەنابی ماکسیمیلیان گەڕایەوە دەبێ ئێرە چۆڵکەین. بێگومان دیو کلیتیانوس بە هەموو شوێنێ هەواڵی داوە کەوایە هیچ شوێنێک هێمن نییە. بەجێگای ئەم هەموو خیاڵاتە بڵێن بەم برسێتیە چ بکەین؟ تا گەڕانەوەی جەنابی ماکسیمیلیان چارەیەکمان جگە لە سەبرکردن نییە. وا دیارە دیۆکلیتیانوس بەر لە خاتوێ لەن مردووە. چ ڕووداوگەلێکی سەیر لە ماوەی خەوێکدا دەکەوێ. جەنابی ماکسیمیلیان، لە سەردەمی هادریانەوە تاکو ئێستا زیاتر لە 40 ئیمپراتۆر لەسەر تەختانیشتون و پاشان ڕووخاون. نزیکەی 100 ساڵ لەمەوبەر ئیمپراتۆر کۆنستانتین هاتە سەر ئاینی مەسیح و پاشەوە میلادی مەسیح بوو بە سەرەتای مێژوو هەتاکو ئەمڕۆ. ئێستا بتپەرستی تیاچۆ و بتخانەکان سەر لەبەر ڕووخاون. ئیمپراتۆر گەلێ بەو گەورەیە چەندە ئاسان و چەندە کورت لە ماوەی خەوێکدا. پەروەردگار ئاواتە گەورەکانی بەندەکانی چەندە ئاسان دێنێتە دی. خوداوەندە ئەگەر سەبرمان نەماوە و لەسەر نەزانینەوە گازەندە و پرسیار دەکەین، ئێمە ببەخشە. دەبێ بگەڕمەوە بۆ ئەشکەوت. دۆستانی من برسیانە و چاوەڕوانی گەڕانەوەی منن. من دەبێ ئەم هەواڵە بەوانیش ڕابگەێنم. تاوێک ڕاوەستن جەنابی ماکسیمیلیان، بێڵن خاوەنشکۆ تێوەدۆزش ئاگدارکەین. تێودۆز؟ ئەرێ حاکمی فیلادلفیا لەم شارەدا شتکە لێ ڕووەداکەوا دەزانم پەیوەندی بە خەوەربوونەوەی ئێوەی هەیە.